نەکەر لە هەرێمی کوردستان و عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هیچ حاڵەتێک دەستنیشان نەکرایە وەکو ئۆمیکرۆن، بەڵام وەکو هەموو جۆرە گۆڕاوێکی تری ئەم ڤایرۆسە ئەمە دەبی لە ئامادەباشی دابین. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانیش چۆن دەست پێشخەر بووە لە سەرگرتنە بەری ڕێکارەکانی خۆپارێزی و دیاریکردنی جۆرەکانی ڤایرۆسی کۆڕۆنا، هەر لەمەش دەست پێشخەر دەبێت بە ئەکیدی هەموو ئیمکاناتێک شێ لە بۆ دەستنیشانکردنی ئەم جۆرە ڤایرۆسە. تاوەکو ئێستا هیچ بەرچاوڕوونیەکی ئەم ڤایرۆسە دیار نییە، یعنی ئەوەی کە دەگوترێت تەنها پروپاگەندەیە لە ڕاگەیاندنەکان کە دەکرێت لەسەر ئەم ڤایرۆسە، چونکە بەرچاوڕوونیەکی وازح نییە. یعنی لە ئاخر بەیاننامەی ڕێکخراوی تەندروستی جیهانی هیچ بەرچاوڕوونیەکی وازح نییە، هەتا لەسەر ڕاگررتنی گەشتەکانیشی زانیاریەکی نەدایە، ینی دەرێت سەبر بگرن لەسەرەوەی کە بەرچاوڕوونی زیاتر لە ڕۆژانی داهاتوو بڵاو دەکەینەوە. لەسەر بابەتی ڤاکسین زۆر قسە دەکرێت، چونکە ڤاکسین بەرگری دووزەکە لە بۆ هەموو جۆرە گۆڕاوەکانی ڤایرۆسی کۆڕۆنا تا ڕادەیەکی زۆر باش. لێیە ئەوەی کە تەکیدی لێ دەکرێتەوە لە لەژنەی ڕاوێژکاری خۆمان وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمان لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی وەرگرتنی ڤاکسینە، پەلەکردن لە وەرگرتنی ڤاکسین لە زۆربەی هەرە زۆرە گۆڕاوەکانی ڤایرۆسی کۆڕۆنا دەمانپارێزی. ئەمە بەدیلێکی زۆر باشە لە کاتی بوونی هەر حاڵەتێک یاخود لە کاتی بوونی هەر تەتەوراتێک لەسەر بابەتی جۆرە نوێیەکە ئێمە هاوڵاتانی خۆمان ئاگادار دەکەینەوە بە ئەکیدی.